ماما عزقيان يا ربي خالد خوش بيت إنا لله وإنا إليه راجعون. تو أجب جيرجتين خالد خوش بي يا ربي. أتي مسا قبرنا كيف رياك إن شاء الله. لا إجامانا ميجوك يدو دليجيش اللي قلتو يا رفيقي لزاني. إجامانا يان لهراتي لاوتي ما لقلتو يا جامانا بوينة الرفيق خو أزانا مني كاتب تو بجدي يلا بو. جامانا كبيت ميراتي نوكاني خو جاماني بس تبجوان در كون تخوا عيبة بخلق بميني قوم 10 دميني شي 8 كبيك ولا قال جاماني رفيقي يا الله خويا بجوان رجي كمان جاماني هاي جاماني جامانا هي باوبا بيران ما موركي باوبا بيران ما به هتا ورجع أمرين أم كلتورة من هر بزنجلي بيرينوا أي شيء جامانا زور جوانا بابو رايبن كاريجري هي لسر رخصار ولسر شوازي رفتاري مرور لو كمان هنا يا الله خوي يا بابرن بخير إن شاء الله. سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشا ناوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەدی هیوا پەیامێکی دیکە هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزانم ڕۆباز لە عورف و عادەتێکی کۆنی کوردەواری دەکەین کە تا ئێستاش تا ڕادەیەک ماوە بەڵام بەداخە و دەور دەخەریکە ئەو عورفە ئەو عادەتە کوردەواری خەریک کۆتاییدێ ئەویش باسکردنە لە کڵاو و جامانە. دەمانەوێت بپرسین لەو بەڕێزانەی کە جامانە دەبەستن چەند ساڵە لەگەڵ جامانەدا لەگەڵ کڵاودا هاوڕێتی هەیە و کڵاو جامانە دەبەستێت. ئایا کڵاو جامانە لای تۆی هاوڵاتی چی دەگەیەنێت؟ ئایا تا چەند مرتاحی بەوەی کە جامانە دەبەستیت کڵاو دەبەستیت؟ ئایا بۆچی جیلەکانی ئێستا بە تایبەتی جیلی دوای هەشتاکان بەخۆشمەوە جامانە نابەستی؟ ئەم عورف و عادەتە تا چەند پێت وایە خەریکە وردە وردە کۆتایی تێت و ئیتر نامێنێت؟ لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوەدوێ دەکەین بە ئومێدی ئەوەی کاتێکە خۆش لەگەڵ ئێوەی بینەری بەڕێزدا بەسەر بەرین. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان با بزانین کڵاو و جامانە چیمان پێ دەڵێت و چۆن مێژوی خۆی دەگەڕێتەوە. مواری چەندی جەنابێت؟ 62. چۆنە کڵاو و جامانە و بەسەرەوە نیە؟ جیلی تۆ ئەکسەرەتی بەسەریەوە بووە؟ وەڵڵاهی بووە بە نەرێتێک ئەیناک و پێویستە لە بەسەرمانە بێ وەکو کورد. وەکو کورد پێویستە بەسەرمانەوە بێت. کە ڕەمزێکی کوردیە. تاسم بەلا تۆ گرنگە کڵاو و جامانە وەکو مۆرکێکی کوردەواری بمێنێت؟ وەڵا زۆرم پێخۆشە. ئەوە نێکی کوردەواری خۆمانە نمونەیەکی کوردەواری کوردایەتیە پێمانەوە بمێنێ خۆشترە. قەت نەوەبەستووە کڵاو و جامانە؟ بەستەوە بەستە لا بردووە. هەر بۆ کاتیان بوونەوە فترێ بەسەرتەوە بوو؟ کاتی بە کاتی بەستەوە. باشە پێت وانییە وردە وردە خەریکە نامێنێت؟ وەڵڵاهی جیلەی کە جامانەی بەسووریاکە بمرن ئیتر ئەوانیش چۆن لەگەڵ خۆیانە ئەیبەنە ناو بووە؟ جیلایینە ئەم جیلەیسە وەکو دراوسەی وڵاتانی خۆمانەکەن هینی ئەوانەکەن تەقلیدی وڵاتانی دراوسەکەن پانتۆڵ و کراس و ئەو شتانە. پیرانمان هەموو کڵاو و جامان بەستووە لا یازال تا ئێستا من باوکم جامانە ئەبەستێت. تا چەند گرنگە بەلاتەوە بمێنێ ئەم شتە؟ زۆر خۆشە بەلام بۆ پێویستی شە بمێنێ بۆ ڕەمزی کوردایەتێکەمان. ئێستا بۆ نمونە عەرەب بۆ نمونە ڕەمزی خۆی هەیە، هەندەکان ڕەمزی خۆیان هەیە، تورکەکان ڕەمزی خۆیان هەیە، وایە؟ وایە. ئەمە ڕەمزێکی خۆمانە جلی کوردی و جامانە پێویستە بمێنێت. بەڕێزانم ڕۆباز لە عورف و عادەتێکی کۆنی کوردەواری دەکەین کە تا ئێستاش تا ڕادەیەک ماوە بەڵام بەداخە و دەور دەخەریکە ئەو عورفە ئەو عادەتە کوردەواری خەریک کۆتاییدێ ئەویش باسکردنە لە کڵاو و جامانە. ناتوان یانی سێ بڵێ 2 ملیۆن دینارە دەمێت جامانەکە دانە داینانێ. لام وایە زۆر جاریش پێم وتراوەکە لایە بەس لای نایە. یانوو هەست کە سەری ڕوودبێ بە شایەت داگی. ئێستا خەڵکە چێ بوو بەغا خۆیەکە بە ئەپەنگی کاڕوە وانە ئەی بۆ بەچ لە کوردێکۆ ناچی خۆ لێومە ناکات.
کەیەوە کڵاو جامان نابەست والله ئەوتێ لە ئاوا گەورەم کڵاو جابنە پیر نزیکی 50 ساڵەکە بێت داوەڵا پەتەڵە چۆم پیر هەشتم لەخوازانی لە دەوری ساڵی هەفتاکانەوەی بەستی ئارا وڵا باشە جامانە و کڵاو لای تۆ چی ئەگەیەنێ وڵا چاکە چاکە سرم پێ ناشێ یەک دەنێک سەر پێی ناشێ ناوە. بۆ زانی بۆ نەخۆشی شژمووی ئارا وەکاتی وڵا وەسکاری چاکە سەرما مشتۆ ئاواخم ئاوا هەروە لێ خەوم ناڕەحەت نی پێوەی ناوەڵا هەر بە بۆ خەڵ نمونە جەو گەرمە گەرمان نییە پێوەی ناجۆی نان باشە کاک سابیر ئەزانی بۆ زستانیش بۆ سەرما مهمە بەرەکەتە بەرەکەتە بۆ جستال بۆ هەموو شت ئاوە سەبوونە جەنابێت جامانە ئەبەستیت بەڵێ هاوڕەکانی تۆ جامانە ئەبەست بەس بەڵێ. جیلی بۆ نمونە جیلی ئێمەمانان بەڵێ. هیچی جامانە نابەستی هەست ناکەی وتەوە خەریکە نامێنێ نوخوات عارضی خۆی خەڵک عارضی خۆیەتی کاک بۆ ناتوانانی بە خەڵ بڵێ وا مەتۆمە تەواو ئەزانی ڕەمزێکی جوانی ئارا کوردەوەریە وەڵا بەرەکەتە حیاتە ئەرە وەڵا چاکە تەواو چەند جامانە و کڵاوت هەیە وەڵا چوارم ێ چوار دەیە ئارە ئەی وەڵا. مشکی نابەستی ناوەڵی لی نازانم جەنابە لە کەیەوە کڵاو جامان نابەستی لا أو لا مناڵی و کڵاو جامانە بەست مرتاحی لەگەڵی ئارە والله و نەمرتاحم ئەو ساعاتەکە جامانم بەسەر نەبێ وازان من نێم نەدنیا ئەی کاک حاجی مشکی نابەستی جەنابە مشکیشمە بەس زوو بەڵام ئیسە نایبەست چەند کڵاو جامانەت هەیە چوار کڵاو سێ جامانەمەیە یەخواتە مەدرێ ئینشەڵڵا بەلەش ساخ بگەیتە سەرت پێوەی بیا کاک حاجی تۆ زانی ڕەمزێکی کوردەواریە بەڵێ کڵاو جامانە ڕەمزێکی جوانی کوردەواری بەس نەما کوا زانی نەما نەما ڕۆی کورد نەما دوای جیلی هەشتاکانەوە خەڵک زۆر کەم بەکاری دێنێ کورد ڕۆی ئەو زمانە نەما کورد قڕی کرا بەسەرە دەمێکی کڵاوەکەی دەسەرت چەند ساڵە تۆزی گەورەم بووم کڵام لەسەر سیچل ساڵێکە بێ ها سیچل ساڵێکە بێ ئارەوەڵا ئەی جامانە نابەستی لەگەڵی ناوەڵا ناوەڵا جامانە ناوەست نەم بەست باشە تا چەند پێ دوایە ئەمە ڕەمزێکی کوردەواریە پێویستە بمێنێ چی ئەم کوڵاوە بەڵێ. وەڵای تر فێر بووم ڕەمزی هەچ کەسێ بێ من فێر بووم ئەیکەمە تەرم قەت کڵاو جامانە نەبەستوە بەرە والله ئێستا لە ماڵەوەیە ئەی چۆن ئەمڕۆ بەستە لەبەر گەرما والله حتى نەکات تقریبا 10 ساعت 12 ساڵە نەبەستوە ینی پێشتر ئەتبەست ئەرە والله بەکانچیان بەس بەکانچیان خستە سەر ئەم بروەیە چۆن خصوصیەتی سەر بروی باشە کاک حاجی تا چەند پێ دوایە ئەمە ڕەمزێکی کوردەواریە پێویستە هەر بمێنێت والله پێویستە ڕاستە ضروریە بەس ئێمە لامانیاوە بەڕاستی ئیسە سەیری هەندەکان کە سەیری بۆ نمونە تورکەکان کە سەیری بۆ نمونە عەرەبە ڕەسانەکان کە هەر کەسە ڕەمزی خۆی هەیە و کولتوری خۆی وازی لێ نایەنێت ئێستش ئاگالەکانێت بەسەرۆی بەرەوە هەندێک کەس پێی بە کڵاو جوانە بەستێ زانی والله ئەوە غەڵەتە نابێ بەس من بە گەنجی ئەم بەس گەنج بووم وەختی خۆی لە دەری شەو بووم جاری وا بوو بە هەفتەیەک ئەو جامانم تێک نایە ئەوە شەو تامەنا لە بەردەمە باشە پێدوانیە هێمایەکش بۆ پیاوەتی بۆ ڕەمزی پیاوبوون لە دەرەوە لە ئەهلی دەرەوە ئەو جامانەی بەسەرەوە نەبووانەوە ها سەرڕوتەکان هاو بەس من بیستم مەڵەن کاتی خۆی سەردەمی ساڵی 1970کان تا هەشتاکانیش کە کوردی خۆمان لە کوردستانەوە ئەچوو بۆ جنوب بۆ خوار و بۆ وەکو بۆ بەسڕە بۆ بەغدا ئەوانە یان هەر کەس جامانی بەسەرەوە بۆیان ڕێزێکی زۆر تایبەتیان لێ زۆر عەرەبەکان ڕێزیان لیاکرد بەخوا بەجلی کوردی و بچی تا زیاتر ڕێزیان لیاکردی سەیریان نەکردی بەس زۆر ڕێزیان لیاکردی قوربان جەنابێت لە ساڵی چەندەوە بڵێن چەند ساڵە کڵاو جامانە ئەبەستی والله من کەبیرم بێ لە فکرم کرد بێدە کڵاو جامانم بەستووە مرتاحی بێەوەی ناتوان یانی سێ بڵێ 2 ملیۆن دینارە دەمێت جامانەکە دانە داینانێ ناوەڵە هەتاش قەومەر ئاوە ماشەڵڵا لەگەڵ قەدەشاڵەکەش ڕێگەخستۆ پیرۆز جوان بێ جوانە بێ نازانم بەس جوانە ماشەڵڵا ئێمە عادەتمان وایە ئەم نەریتە نابێت تێک بی تێگەی چونکی ئیسێ تۆ نەریت و ژیان و هینی خۆت ڕاگری باشە عەرەبێ تەماشاکەی حەگاڵەکەی دانانێ بەڵام ئێمە ئێوارە تەلەڤیزیۆنەکە چی پیشانە ئەو کەناڵشتە ناشرینە تەماشاکەی بەیانیش بە ژنۆ بە کچۆ بە مناڵۆ کابرا چۆخەکەی فڕا و ئێتە بازار یکاکە بووە ئەو هینە ڕاگری باشە ئەو حەجمە ڕاگری ئەو نەریتە ڕاگری لە ناوی نەبەی لە دەسینەی چاو نەکەی لە بیانی و بێگانە و ئەملا و ئەولا تۆش بڵە بامژوام بۆ ئابی کاکە تۆ کوردی
کورد بەچیەوە بێ شانازی بکەیت یان بە جلوبەرگۆ بە قسەتۆ بە ئیش و کارتۆ بەم شتانەوەیە کاچەند بەلاتۆ گرنگە سەرکردەکانمان کە دەچنە دەورەوەی وڵات وەکو وەفتێگەڕۆن بەجلی کوردی و بە جامان و کڵاوە بڕۆن وەکو ڕەمزێکی کوردی وەڵاهی بەڕێزم سەرکردەکانمان خەمی ئێمەیان نییە ئەوەی بۆ خۆیان باش بێ ئەیکەن ئەوەیشی ئەجنەبی و وڵاتی غەرب چی پێویستە ئەوان لەوە خەریکن هینەکەی خۆمانیان شۆردوتەوە ئەویان لەبیر نەماوە کە لە لای ئێمە خۆی خەختور و مختوریان بە شوێنەوە نەبوو بەخوا قۆروفیاڵەیەکیان پێ نەبوو تێگەی هەر لەو دیانە ژیان ڕۆژشۆڕژ لەو دیانە کرا ئەی بۆ ئیسێ لە ناویان بردووە حەقیان نییە هەز ناکەی ئەم کولتوری کڵاو و جامانەی خەریکە نامێنێت ئەم جیلەی ئێستا هیچی بەکاری ناهێنێت وەڵی بڵێم چی جاکە بەکارینەی خۆتە سەڵات هەیە نەوەڵا حەزەکەم بمێنێ وەکو عەرەبەکە مارپێچەکە لا نابا ئەتۆ کاکە تۆ جامانەکە لامە بۆ لایەبی وەڵی گوناحە وەڵی کوفرە ئەی کوردیانش چی هەز ناکەی بۆ کاتی زستانیش بۆ کاتی سەرماسۆڵە بۆ سەر ئێشەوەشتانە زۆر مەیمە کوڕمەیە تووکی سەری ڕووتاوەتەوە بەڵامی من قژم نەشێواوە زۆر نەشێواوە یعنی چەند وەختیژە هەر لە بیدایەتەوە جامانم بەسەرەوە بووە خۆز ئەو جامانە زەرەر لێ نا قازان جۆ لێەکە بۆ زستان گەرمە بۆ هاوینیش چەند گەرم بێ فێنکیژە خۆشە بەڕێزانم ڕۆباز لە عورف و عادەتێکی کۆنی کوردەواری دەکەین کە تا ئێستش تا ڕادەیەک ماوە بەڵام بەداخە و دەور دەخەریکە ئەو عورفە ئەو عادەتە کوردەواری خەریک کۆتاییدی ئەویش باسکردنە لە کڵاو و جامانە ناتوان یانی سێ بڵێ 2 ملیۆن دینارە دەمێت جامانەکە دانە داینانێ لام وایە زۆر جاریش پێم وتراوەکە لایە بەس لای نایە یانوو هەستکە سەری ڕوودبێ بە شایەت داگی ئێستا کاکە خەڵکەشێ بوو بەغا خۆیەکە بە ئاپەنگی کارڕوە وانە ئەی بۆ بەچ لە کوردێکەوە ناچی خۆ لێومە ناکە جەناب لەکەیەوە کڵاو و جامان ئابەستی وای کڵاو جامانە تقریبا 2 ساڵە دێ 2 ساڵی بەستی پێش نەدەبەست ناوەڵ چۆن بۆ عالم درەنگایە بڕیارتدا ئەنا سەرین و ڕووتا بۆی تا حەزم کردنیش ینی هۆکارەکەەوە بوو ئەرەوە باشە تا چەند بەلاتۆ گرنگە وەکو عورفێکی کوردەواری ئەم شتە بمێنێت ئەم کولتورە بمێنێت وەڵا خۆشە یانە و شتێکی جوانە و کوردیە و ئەزانی جیلی ئێستا خەریکای تر وردە وردە ئەم کولتورە لە ناوە بن بەکاری ناهێنن وای هەرکوڕەوە جلی کوردیش ئەکەم بوو ئەرەوە باشە مرتاحی لەگەڵاتۆ ئەرە وەڵا زۆر تا چەند بەلاتۆ گرنگە بەرپرسەکان ئەندام پەرلەمانەکان ئەو کەسانەی کە پۆستێکی حکومیانێ کە دەچنە دەرەوەی وڵات بەجلی کوردی و جامانە بڕۆن وەکو ڕەمزێکی کوردی وەڵا شتێکی چاکە ئێمە کوردینە بەشتی کوردی لەبەر ئێمە کوردینە بەشتی کوردی لەبەرکەی نابێت ئەزانی جاری جاران ئەگەر کەسێک کڵاو جەمای نەبەستایە زۆر ڕەنگە حسابان بۆ نەکردایە هەر شتێکی ناشیرین بوو ئەرە وەڵا وا بوو چەند ساڵە کڵاو جامانە ئەبەستی بەرنامەکەمە لەسەر کڵاو جامانەیە واللهی لە مناڵی و هەری بەست چەند ساڵە بە تقریبا 40-50 ساڵێک ئەرە وەڵا ئەرە وەڵا 50 ساڵ چەند ساڵە بێ چەند کڵاو و جامانەت هەیە وەرە وەڵا ئێستا 3 جامانە و 2 کڵاو بێ یەخوا پیرۆز ئینشەڵات بەلەشی ساغ لەسەریگەی لەگەڵ توا بە ساقی ئەو باشە کاک حاجی تا چەند بەلاتۆ گرنگەمە وەکو عورفێکی کوردەواری بمێنێت چونکم لە باو با پیرانەوە ئەم شتە هەر هەبووە وەکو ڕەمزێکی کوردی هی هەموو وەختێ من حەزم لە جامانە و قاتی کوردیە کاک حاجی ئەم عورف و عادەتە تا چەند پێت وایە کە عورفێکی کۆنی کوردەواری تا چەند پێت وایە گرنگە هەر بمێنێت والله هەتا من ماوەم حەزەکەم هەر ئاوا بێ ئەم قاتی کوردی بێ و ڕاوکوچۆغە بێ و جامانە بێ ئێستا گەر بە من بێ هەمووی جامانە بێ باشە کاک حاجیداتان بەلاتەوە گرنگە و سەرکردە کوردەکان وەکو وەفد کاچنە دەرەوەی وڵات بەجلی کوردی و بە کڵاو جامانەوە بڕۆن وەکو ڕەمزێکی کوردی و تا عەرەبێک بەجلی خۆیە بۆ لای ئێمە بۆمە ئینگلیزیە بەجلی خۆیە بۆ لای ئێمە تورکیا بەجلی خۆیە بۆ لای ئێمە تا چەند گرنگە کوردەکانیش وەکو کولتورێکی کوردەواری بۆ جلانەوە بڕۆن بۆ لای وڵاتان وڵای من پێم خۆشە بە جامانە و جلی کوردیەوە بچێت
هەموو سەرکردەیەک هەموو کەسێ حەزەکەم بە جلی کوردیەوە بڕۆن و بێنەوە ئیشی خۆیان بکەن. هەست ناکە ئەم کڵاو جامانەیە خەریکە نامێنێت لەناو ئەم جیلە تازەیە بەخوا خۆمان خەریکە بەس هەر حەزەکەم من حەزم لە جلی کوردیە حەقی وایە ئەوانیش هەر جلی کوردی کە نەبەریا کە ئاچن ئەم سەر ڕوو نەکەن و بە چاکرەوە تۆڵەوە نەڕۆن چونکە ڕەمزی خۆمانە زۆر باشای کابرایکی هندیە بینی هەر لە ناو مازەڕا بڕۆ ئەیبینی کە کڵاوەکەی چۆنە و لیباسی چۆنە وایە کڵاو جامانە ئەو عرف و عادەتە کوردەواریەیە کە لە سەدەکانی زۆر کۆنەوە ملەتی کورد هاوڕێیەتی لەگەڵدا دروست کردووە باو باپیرانمان لە ڕابردوودا شانازیان بە کوردبوون و بە کڵاو و جامانەوە کردووە زۆرجار بە تەمەنەکان دەگەڕنەوە ئەوەی کڵاو و جامانەی بەسەرەوە نەبوایەت لە مەجلیسەکاندا زۆر حسابیان بۆ نەدەکرد زۆر گرنگیان پێ نەدەدا زۆر گوێیان بۆ قسەی نەدەگرت ئەمە وەکو عرف و عادەتێکی کوردەواری بەڵام بەداخەوە لە ئێستادا جیلی تازە وردە وردە خەریکن واز لەم عرف و عادەتە کوردەواری دێن و کڵاو و جامانە خەریکە وەکو هەر شتێکی دیکە خەریکە باوی نامێنێ و ئەوانیش وەک کوردەواری دەڵێت بەسەر دەچەن بۆیە زۆر گرنگە ئێمە وەکو میلەتی کورد ئەو شتانەی کە ڕەمزی کوردبوونە بهێڵینەوە هەوڵ بدەین ئەو ڕەمزانە هەر بمێنێت ئەوە تا عەرەبێک دەبینیت بە جلی خۆیەوە دەچێتە وڵاتان و دانوستانەکە لەگە وڵاتانی دیکەدا هەندێک بە هەمان شێوە فارسێک بە هەمان شێوە تورکێک بە هەمان شێوە ئینگلیزێک بە هەمان شێوە گرنگیشە کوردەکانی خۆمان بە تایبەتی بەرپرسە باڵاکان بە تایبەتی سەرکردەکان کاتێک دەچنە نێو کۆبوونەوەیەکی وڵاتانەوە کاتێک کە دەچنە نێو کۆنفرانسێکی جیهانیەوە کاتێک وەفدێک دەڕۆن سەردانی وڵاتی دەکەن بە جلوبەرگی کوردەواریەوە بڕۆن وەکو ڕەمزێکی کوردەواری بە کڵاو و جامانەوە بڕۆن بۆ ئەوەی زیاتر شوناسی خۆیان بناسیێنن ئێمە هیوادارین عرف و عادەتی کوردەواری هەر بمێنێت ئێمە هیوادارین کڵاو و جامانە هەر بمێنێت ئەگەر چی کەمیش بێت بەڵام هەر بمێنێت بۆ ئەوەی کە وەکو ڕەمزێکی کورد وەکو هێمایەی کورد بناسرێت ئێمە زیاتر بەردەوام دەبین زیاتر ئەو کەسانە ئەدوێنین کە هاوڕێیەتی لەگەڵ کڵاو و جامانەتە تا ئێستا ماویانە و پێکەوە لەگەڵ کڵاو و جامانەدا ڕۆژانە ژیان دەگوزارێنن بابزانن لەم بەرنامەیەدا چ پەیامێکی دیکەمان ئاراسە دەکەن لەگەڵمانە بن بۆ زیاتر گواستنەوەی پەیامەکان فەرموون جەنابە چەند ساڵە کڵاو و جامانە ئەبەستی من تقریبا وا بۆ 50 ساڵە بەڵێ چەند مرتاحی لەگەڵی زۆری احتیادیە بەلامەوە لەم هاوینە گەرمەدا گەرم نییە بڵێم گەرم نییە گەرمە بەڵام من کە دامنەناوە 43 ساڵی شەسایەقم لە ڕێی هەمووشەی بەغا بەسرا کوێت هەموویم کردووە ساغڵوەری بووم بەڵام لەگەڵ ئەوەشە زۆری احتیادیە و فرێشی نایم چەند پێشم وترا و سەریشم نەڕووداوەتەوە هەر لەم شارەشا بووم زۆر کەسم بیستوە ئەڵێ ئەوانەی کڵاو و جامانە لە سەرەکان قژیان زۆر ناڕوتێتەوە ڕاستەمە من نەڕووداوەتەوە ئەیتر ئەگەر هۆکارەکەی چۆن بێت ئەوە نازام بە زۆری احتیادیە جلی کردی و هەموو شتێ هەر ئاواژ ڕۆشتم بۆ هەموو شوێنێ چاکە توپانتۆڵم لەبەر نەکردووە چەند پێ دوایە ئەمە ڕەمزێکی کوردەواریە پێویستە هەر بمێنێت چکۆمە کولتورێکی کۆنی کوردەواریە پێویستە هەر بمێنێ و جێی شانازیشە بۆ ئەو کەسەی بەدڵ من ناڵێم تەنها ڕەمزەکە هەر جلە ڕەمزەکە دەستور و تەقالید و ڕێزگرتنە بۆ نەتەوە ئەگەر ئێمە هەمومان بتوانین ئەو ڕێزە بەکاربێنین ناڵم هەر جلو بەرگەکە چکە هەموو کەس دەتوانێت جلو بەرگەکە لەبەر بکە بەڵام لە هەمان کاتە ڕێز و دەستور و تەقالید و بیرکردنەوە لە نەتەوە و لە جلو بەرگت پێویستە کەوا هەر بمێنێ و زۆر خۆشیشە من زۆریش مرتاحم پێی و لام وایە زۆر جاریش پێم وتراوە کە لایە بەس لای نایە بە گەورەی جامانم بەس چونکی لە سێ ساغ بووین گەورە بووم هەرزەکار بووم سەرم وانە ڕووتا بوو جامانم بەس باوکم ڕۆژە پێی وتم نوێژیشمە کرد بەس نوێژەکان ڕۆژە پێی وتم وتی یەک شت پێڵم بە گوێم کەوتم بەسەر چاپ وتی جامانەکە بەسە و
نوێژەکانیش بە تەواوی بکە یعنی ئەوە گەورە بوون ئیسەش بە ئەژنۆی پێچمەوە نەمەز ئیسەش نازان بەسەروی پێچمەوە ئیتر تەقریب لە ساڵەکانی هەشتا و نەوەڵا پێش هەشتاکان لە هەفتاکانە بوو نزیکی ئەچێ بۆ چل ساڵێ ئەرەوەڵا باشە کاک حاجی جامانە لای تۆ چی ئەگەیەنێت کڵاو جامانەمە عورفێکی کوردەواری کۆنە لە کۆنەوە لە باوبای پیران ماوەتەوە وەڵاهی یەکشتر پێ بڵم جاران زوو لە زمانی ئێمە ئەیان و هەچکە سەری ڕوودبێ بە شایەدا بە احترابێ بۆ خەڵکی ئیسە بۆ ئێوەش ئەیان و هەچکە سەری ڕوودبێ بە شایەت داگیرێ یعنی جامانە و سەر پێچانەوەی بۆ وەکو هین مەلاوی وەکو هین خەڵکی تریش هەر شتێکی پیرۆز بوو لای خەڵک ڕێزێکی تایبەتی بوو بۆ جامانەش و بۆ نێزەری سپیش و بۆ ڕەشتیش و بۆ ئەو جۆرەشتانە بڵێن ڕەمزێکیش بۆ پیا و ماقوڵێتی ئەرەوەڵی خوارد دەوریە بینی زۆر دەوریە بینی شتێکی زۆر جوان بوو لە ناو خەڵکە گەرم نییە بۆ نمە بە تایبەتی بۆ وەرزێکی وەکو ئێستا گەرمە بەس فێربوونە من ئیسەی شەو ئەخەوم ئەگەر کڵاوێکی سپی لە سەرمانە بێ خەوم لێ ناکەم فێربوونە ئێستا سیرکە تۆ ئەم دەموچاوە خوا وای دروست کردوە فێر بووە ئەگەر دنیاش ببەسێ سەهۆڵ بێ ئەو بە دەرۆیە هەر ئاحتیاتی ئەویش هەر عینیشت فێربوونە کاک حاجی تا چەند بە گرنگی ئەزانیت ئەم عادەتە کوردەواریە بمێنێتەوە وڵی حەزەکەین بمێنێتەوە بەڵام لەوە ناچێ بیڵنەوە ئەوە چێ کوردەوە خەڵک حەزی بێ ناکە خەڵک نەوەڵا حەزی لێ ناکە خەڵک حەد لەم سەر ڕوتە و کاک حاجی بۆ جەوێک وەکو هاوین گەرم نییە زۆر گەرمە بۆ زستان هەز ناکەی لە سەرما ئەو پارێزیێت نایە لە سەر سەرمای بێت وایە نایە لە سەرمای سەر سەرمای بێ ئەگەر ئەوە نەبێت سەر و ڕەقە بێ زۆر جاری وەکو ڕەمزێکی پیاوەتی وەکو چۆنڵی وەکو پێناسێک بۆ پیاوبوون بەکارهاتوە ڕاستەمە بەڕێزانم ڕۆباز لە عورف و عادەتێکی کۆنی کوردەواری دەکەین کە تا ئێستش تا ڕادەیەک ماوە بەڵام بەداخە و دەور دەخەریکە ئەو عورفە ئەو عادەتە کوردەواری خەریک کۆتاییدی ئەویش باسکردنە لە کڵاو و جامانە ناتوان یانی سێ بڵێ 2 ملیۆن دینارە دەمێت جامانەکە دانە داینانێ لام وایە زۆر جاریش پێم وتراوەکە لایە بەس لای نایە ئەیان و هەچکە سەری ڕوودبێ بە شایەت داگی ئێستا کاکە خەڵکەشێ بوو بەغا خۆیەکە بە ئافەنگی کارڕوە وانە ئەی بۆ بەچ لە کوردێکە و ناچی خۆ لێومە ناکە حەز ناکەم ئەم کولتورەی کووردە خەریکەم جامانە و کڵاوە خەریکە نامێنێت لەوە ئەچێت من جی لە تازەی سێکی نایبەستێن وەتە منیش نایبەستم ئێستا کاکە خەڵکەشێ بوو بەغا خۆیەکە بە ئافەنگی کارڕوە وانە ئەی بۆ بەچ لە کوردێکە و ناچی خۆ لێومە ناکە ئەزانی زۆربەی بەرپرسەکانیشمان کە دەڕۆن بۆ نمونە بۆ شوێنی کارەکەنە بۆ شوێنی پۆستەکە بۆ نمونە وەزیرێکە بۆ نمونە سەرۆکێکە بۆ نمونە بەرپرسێکە بۆ نمونە سەرەکەی کاربەدەستێکی حکومیە یان کاچە بۆ دەرەوەی وڵات جامانە کڵاوەکەی لا بە بەجلی ئەفەنیوە دەریت تۆڵی ئەڕوا بەڵە بە ئەفەنگی خۆیەکە بە ئەفەنگی بۆین باخە بەستێ و یعنی کورد نیم گرنگە بەلات بۆن ئەندام پەرلەمانەکان وەزیرەکان بەجلی کوردی و بە جامانە بچنە سەر کارەکان من نەک ئێستا ڕێوم ئەوەیە حەج کەسێ بەجلی کوردی و پێ بۆ هەموو شوێنێک بڕوە بۆ بەقاچێ بۆ خاریجە چییە تۆ ڕەمزی کوردە حاجمت بیستماڵێن ساڵانی 60 و هەفتاکان تا هەشتاکانیش ئەگەر پیاوێکی کوردەواری بەجلی کوردی و بە کڵاو و جەمەن و مشکۆ بچوە بۆ منتیقەی جنوب بۆ بەسڕا بۆ عەمارە بۆ کووت بۆ سەماوات بۆ ئەم شارانە ئەڵێن عەرەبەکان زۆر ڕێزان لێگرتووە بەهۆی ئەو جلە کوردیەوە ئێوا بوو ڕاستە ئەرە وەڵا عەشارەکان بەڕاستی عەشارەکان زۆر ڕێزیان لێگرتنەوەڵا ئەزانی کاتی خۆشیەکە خەڵک جامانی بەسوورە بواە زۆر مەرغوب نەبوو لە ناو خەڵکە وەڵاهی تەجبین نەبێت دوو لە ڕۆی جەماعەت دوو لە ڕووی جەماعەت بە پیاوێن نازانیم سەیری ڕوتە و نازانم چییە ئەو ساوا بوو بە قورعان جا وەختێکیش بوو لە زمانی زووە یعنی ئەوەی کە لە دایرە وایە هەموو هینیە بوو ئەم ساری ڕەش ئەم بازاڕە کە بینی هەمووی مەمنوع بوو بە ئەو ساریانە لە سرا وایە گاهاتت خۆرە هەمووی پۆپنەی هەبوو ئەو سارێ زۆر جوان بوو هەمووی ڕەش ئەنجا ئافرێت هەموو پەچە و
هینێ خۆشی هەز ناکەی خەریکە ئەم جیلە تازەیە کڵاو جامانە پشتگوێخن پرجۆشی خستووە نەکرد پرجوێخە پرجوێ خستووە نەکرد پرجوێخە ئێستا لە زۆربەی زۆری بۆن و ئاهەنگەکانیشە کەس نایبەستێ زۆر بەکەمی چەند بەلاتۆ گرنگە بەرپرسە باڵاکان کە دەچنە دەرەوەی وڵات بۆ وڵاتێک و وەفدێک ئەڕۆن بەجلی کوردی و کڵاو جامانە بڕۆنۆک و ڕەمزێکی کوردی من پێم جوانە ئەگەر کڵاو جامانەکەش حاڵاتێکان نەبەستێ جلەکانی جلی کوردی بێ لەبەرەوەی دیار بێکەوە ئەم کەسە کوردە لە کوردستانە ئیتر لە هەچ پارتیی کوردستانە بێ بەڵام ئەگە کڵاو جامانە کەشی لەسەرا بێ ئەوە پێڵێن تاچ وەکو تاج وایە بۆ نەتەوە وا لە سەریاوە هەمووی کاملی کردووە جەناب فەرمووت ماوەکی زۆر هاتوچی وەکو خەتی بەغاوانە ئەەکەی بەڵێ ئێستانە دەوترێت لە ڕابردوودا لە ساڵانی 16 و 70 تا هەشتاکانیش ئەوەی بەجلی کوردی و بڕۆشتە ئەوەی بە جامانە کڵاو بڕۆشتە بۆ منتیقەی خوارە بۆ جل بۆ شارە کوردیەکان بۆ شارە عەربەکان ببوورە زۆر ڕێزی لێ دەگیرا ڕاست بوو ئەگەر بڵێم نە ئەجیرا ڕێز ئەجیرا لەکەم وەڕێگیریش ئەکرا لە زۆر شوێنە کە بە کوردیان ئەزانی ئەمە حەقیقەتە من خۆم یەکێ بووم لەوانە ڕفیقێکم لەگەڵا بوو مامتا لەوانەیە ئێستا گوێی لێ بێت ئەگەرەوە بکاتەوە دوای ئینتیفازە ڕۆشتین وتی کورە لە هەموو شوێنەکۆ بانگ دەکەن کاکات ئەوە کاکات مەڕۆ ماکوژن بەخوا وتم بەخوار بۆ جلانەوە هاتوومەر بۆ جلانە شەوەیەم قەی ناگاگەر نیشان کەس مشکیلە نییە گەڕاینەوە مامتای ناوە ساحق بوو لە دایری ماومەجاری دایری ئاوی سلێمانی حاجێزانی ئەم جیلی ئێستا بەتایبەتی جیلی دوای هەشتاکان ئیتر جامانە نابەسن خەریکە وردە وردە جامانە نامێنێت جامانەش نامێن ئەی تۆ شتەکاری تر بۆ ناڵێت جلە کوردیەکە بۆ ناڵێ ئەمە بۆ ناڵێ شەروال بۆ ناڵێ مراخانی بۆ ناڵێ خەریکە مۆدینەمێنێت ڕۆژێ لە شوێنێک و ئەڕۆین باویش وە گەرمەوە کوڕێ ڕەفیقم بوو جامانەی بەسەرەوە بوو بەخوا ئەمە بەڕاستی عەن هەر وتی پیاوی چاک بە باب گەڕێنەوتم بۆ وتی بەذاتی خوا هاچی وردو ئەبم هەر من و تۆ جامانەمەدا بەسەر دەڵی تروتم دەوەڵامە گوێتەکە بەگەڕێت ئەمە ڕەبۆچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە مێژووی کڵاو و جامانە کە عورف و عادەتێکی کوردەواریە کە لە کۆنەوە تا ئێستاشی لەسەر بێت بۆ هاوڵاتیان ماوەتەوە بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە ئەو عورف و عادەتە کوردەواریە ئەو ڕەمزە کوردیە خەریکە وردە وردە لەناو کۆمەڵگەی کوردیدا نامێنێ و خۆی وندەکات ئێمە هیوادارین عورف و عادەتە کوردەواریەکان هەر بمێنێت بۆی کە ڕەمزی کورد بە زیندوێتی بمێنێتەوە ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین لەگەڵ ئەم بەرنمەیەدا کاتێکی خۆش و پڕسۆد و زانێریتان بەسەر بردرێت پەیامێم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت